بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێ من یادگار فایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم بە سوپاسەوە لە هەولێرەوە لە گەڵمانە بێت میوانی ئەم شەومان بەڕێز کاک ڕێبوار تاڵەبانیە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دیارە ئەمڕۆ بەنسبەت کەرکووکیەکانەوە بەنسبەت کوردستانەوە بەنسبەت شخصی کاک ڕێبواری شەوە ڕەنگە ڕۆژێکی تایبەت بێت چونکە دادگای ئەتیحادیە خود دادگای فیدراڵی عێراق بڕیاری ئەوەی داوە کە هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووکی کوردان بڕیارێکی یاساییە واتە تورکمانەکان واتە عەرەبەکان واتە ئەوانەی نمونەی حەنان فەتلاوی زۆر پەرۆشیەوە بوون کە کورد لەم کەیسە بدۆڕێ ئەوان دۆڕان و هەڵکردنی ئاڵای کوردستان ئێستا بووە بە پرسێکی یاسایی و ئیجباری و ملزەم چونکە بڕیارەکانی دادگای فیدراڵی بڕیاری ملزەمن ئەبێ هەموو پابندن پێوەی مەبەستمە من قسە لەسەر ئەمە بکەمەوە قسە لەسەرواکەین کە ئایا ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەی بەنیازە کۆبێتەوە کەی بەنیازە جارێکی تر ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵ بکاتەوە کەی بەنیازە دۆخی کەرکووک بە شێوەیەک لە شێوەکان وردە وردە بەرەو ئاسایی بوونەوە بچێت و مەبەستیشمە پرسیاری ئەوە بکەم کە ئایا هەوڵەکان بۆ تعریبکردنی کەرکووک و دەوروبەری تا چەندە مەترسیدارن و ئایا هەوڵەکانی هەرێمی کوردستان و بەرپرسانی کەرکووک تا چەندە جدین بۆ ئەوەی ڕێگری لەم هەنگاوە مەترسیدارە بکەن مەبەستیشمە قسە لەسەر هەڵبژاردنەکان بکەین بە حکمی ئەوەی کە کەرکووک لە ئێستادا لە دۆخێکی نائاساییدا ئایا هەڵبژاردن یاخود ئەنجامدانی هەڵبژاردن لە ئایاری داهاتوو لە بەرژەوەندی کورد دەکەوێتەوە من زیاتر ناڵێم مامۆستا ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سوپاستان ئەکەم بۆ ئەم دەرفەتە سڵاوتان لێبێت ئەمەوێ لە دەمی خۆتەوە بزانین بە فەرمی ئایا ئێستا کاتی ئەوەیە کە پیرۆزبایی لە کەرکووکیەکان و کوردستان و لە خۆشت بکەی بۆ ئەوەی ئەو بڕیارەی کە لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە دراوە زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ بینەرانی کەناڵی 24 24 طبعا بە تاکید ئەمە ڕۆژێکی خۆشە کە ئەمڕۆ محکەمەی فیدرالی محکەمەی ئیتیحادی کە ئەو کەیسە دوای ئەوەی لە ئەیکەمە بابلێنبیری سەرجەم کوردستانیان چی لە کوردستانی خۆشەویستی خۆمان چی لە هەر چوار پارچەکەی کوردستان کە ئێمە لە محکەمەی قەزای ئیداریش کاتی خۆی سکاڵەکەیان بەرزەوە کرد و من کە پێش 16 ئۆکتۆبەر دیارە بە نەیانتوانی محکەمەکە بڕیارەکەیان تێپەڕێنن ئەوە بوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەداخەوە کە هەندێک شۆڤینیەکانی ناو لژنەی یاسایی دادگای قەزای ئیداریان کرد لە ژێر فشارەوە نیانێش بڕیارەکە دەرکا و کاتە ڕەدەکرایەوە بەڵام بەداخەوە ئەو دادگای ئیداری قەرارێکی دەرکرد کە بە نایاساییە ئەو بڕیاری ئەنجومەن بەڵام دوای ئەوەی کە ئێمە تەعانمان کرد و تەمیزمان کرد محکەمەی ئیداری سکوتی کرد نەیتوانی ڕەدی تەمیزەکەمان بدایتەوە جا لەبەرەوە ئەویش ئەو کەیسەی ئاراستەی محکەمەی ئیتیحادی کرد و ئەو کەسانەشی کە لە ناو کەرکووک و لە دەرەوەی کەرکووک و لە بەغاو چی پەرلەمانتار چی ئەندامانی ئەنجومەن لە بەرەی تورکمانیان لە هەندێک خەڵکی عەرەبی لەسەر ئاستی کەرکووک و بەغا ئەو مەلەفەیان تەحریک کرد بۆ محکەمەی ئیتیحادی دڵیان خۆش بوو ئەو کەیسە ئەبەنەوە بە یەکجاری بەڵام من ئەوەش ئەمێ ڕاستکەمەوە کە زۆر کەسینەیە کەسایەتێکی زۆری تورکمانی بەڕێز لە حزبە سیاسی تورکمانەکان و کەسایەتی و عشایری عەرەبی ئیتیساڵم پێوەکەن و پەیوەندیم پێوەکەن و پیرۆزباییشم لێکەن واتاوە هەندێکن خەڵکی مغرزی ناو تورکمانن هەندێک خەڵکی مغرزی ناو عەرەبە کە بەڵایە چاویان نایە کە کەرکووک کوردستانیە و کوردستانیش بۆ هەموو پێکاتەکانەوەکم بەتەنها بۆ پێکاتی کورد ئەوان زیاتر لە کوردەکان پێیان خۆش بوو کە ئەمڕۆ ئەو بریارە دەرکرا و داخێکیشە خۆین کە ئەو پەرلەمانتارانە هەر لە بەرەوەی چاواشی خەڵکن خۆیان یاساکەی خۆیان نەخوێنداوەتەوە کە لە یاسای بستویەکی هەموارکرا و خۆیان پەسەندیان کردووە کە ئەو جۆرە کەیسانە محکەمەی ئیتیحادی ناتوانێت قەزیەتی یەکلای کاتەوە جا لەبەرەوە ئیمڕۆ هەموو ئەو تەعانانە و ئەو سکاڵانی کە تۆمار کرا بوو دژی بریارەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەت کرایەوە و من پیرۆزبایی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەکەم لە لیستی برایەتی کەرکووک بە تایبەتی ئەو پیاوە شارە سوارانەی کە توانیان ئەو بریارە تێپەڕکەن و سوپاسی و پارێزەراناکەم پارێزەر مامۆستا عەلی دەستۆری و دکتۆر کاک کاروان و ئەو بەڕێزش کە دکتۆر لەگەڵیانە بوو
سێ کەس بوون توانیان ئەو کەیسە بنووسنەوە و کاک حەمە ساڵحیش کە پارێزەرێکی هەرێمی کوردستانە ئەویش بەڕاستی خەمخۆر بوو لەگەڵمان بەعفوان ئەو دکتۆر عەدنان بوو ناویم لەبیر چوو بوو ئەویش کە هاوکارمان بوون کە ئەو مرافعەیە لایحەیەکمان نووسیە و لایحەیان پەسەند کرد و ئەمڕۆ ئەو هەموو جۆرە سکاڵانە هەمووی ڕەتکرایەوە و محکەمەی اتحادی وتی ئەمە ئەبوایە خۆتان بە پێی یاسای بسوویەک یەکلاتان کراتەوە و ڕەدی هەموو داواکانی کردەوە. کەواتە مامۆستا ڕێبوار ئەم بڕیارە لە ڕووی یاساییەوە تۆڕونت کردەوە بەهاکەی چییە؟ بەڵام لە ڕووی معنەویەوە بۆ کورد لە کەرکووک چ بەهاو نرخێکی هەیە؟ هەرچەند هەستەکەم دەنگەکە تۆزە قەتەڵی بەڵام بەڵێ من پرسیارەکەت بۆ دووبارەواکەم بۆ ڕوون کردینەوە لە ڕووی یاساییەوە ئەم بڕیارە چ بەهایەکەیە بەڵام ئەمانەوێ بزانین بە نسبەت کوردەوە لە کەرکووک چ بەهایەکی معنەوی هەیە لێرە بەدووە. بەڕاستی بەهایەکی زۆرێ بێ من ئێستاکە لەو کاتەی کە من بەیانی ئەو پارێزەرم ئەتیساڵی پێمەوە کرد لە دوای کە ئەو خەبەرە بڵاو بوویەوە خەڵکێکی زۆر لە شاری کەرکووک دڵخۆشە و هەمووشی پەیوەندیەکەن و چاوەڕوانی ئاهەنگە گەورەکەن کە هۆتانی کەرکووک بە یەکجا ئاسایی بکرێتەوە لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئەو خەڵکە ئاواران هەمووی بگەڕێنەوە زیێدی خۆیان ئەو خەڵکی گەزیانیان پێکراوە قەرەبوو بکرێنەوە ئەو مەزاهرە عسکەرتاریەتە و ناهەموارێ و نایاسایی و نایاسایی و نادەستوریایە هەر هەمووی تیای نەمێنێتەوە کەرکووک حاڵی حاڵ هەموو پارچەکانی هەرێمی کوردستان ڕۆژێکی خۆش باتەڕێو لەژێر ئاڵای کوردستان ئەو ئاڵایی کە لەژێر و ئاڵایە هەموو پێکاتەکان بە سەروەری ئەژیان و لە ئاسایشە ئەژیان و لە حاڵەتێکی زۆر خۆشگوزەرانی بوون بەداخەوە دوای نەمانی پێشمەرگە لە شاری کەرکووک و دوای 16 ئۆکتۆبەر حاڵەتێکی زۆر ناهەموار و دڵڕاوکێکی بەردەوام و قەلەقیەک و ناخۆشیەک لەسەر شاری کەرکووک و ناوچە کوردستانیەکانی تەواوی کوردستان هاتووە کە هەمویان چاوەڕێی جەژنە گەورەکەیانەکە بارودۆخەکەیان بغێتەوە بارودۆخە ئاسایەکەی پێش 16 ئۆکتۆبەر و ئینشاءالله ئەوەش دوور نییە و نزیکە ڕۆژێکی لێ دێت ئەو ئاهەنگەش پێکەوە ژێڕین. بەڵێ نزیکی یەک هەفتە دوای 16 ئۆکتۆبەر ڕادگەیاند تا ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵ نەکرێ ناگەڕێمەوە کەرکووک. ئێستا من ئەمەوێ بزانم ئێوە کە یەگەڕێنەوە کەرکووک و تا ئەو کاتێک کە بڕیارەکە لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە بە بڕیارێکی یاسایی و بە هەنگاوێکی یاسایی لە قەڵم دراوە کە لە 28 ئازار ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵکرا کەی دیسانەوە ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵەکرێتەوە واتە دوو پرسیارەکانی من. جارێ ئەوەڵان ئەوەی 16 ئۆکتۆبەر ڕوویدا نامەنا حاڵەتێکی نادەستوری نایاسایی چونکە سەرۆکی قایدی قواتی مسلحە کە بەداخەوە دکتۆر عەبادی هەمان هەڵەی ڕژێمی بەعسی پێشووی تکرار کردەوە هێزی بەکارهێنا جەیشی بەکارهێنا بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان کە مادەی نوێی دەستوری ڕەفزی ئەکاتەوە نابووایە ئەو حاڵەتی بکردایە بەداخەوە کردی بەڵام ئەم باس و خواسەکەی ئەکەوێتەوە لێکۆڵینەوە و تاقیکردن ئەوەش ڕۆژی خۆی دێ بەڵام کە ئەو حاڵەتە ڕوویدا دیارە خەڵکێکی نابەرپرسیار لە ژێر چەتری ئاسکەتاریەت هەستان بە بێڕێزیکردن بەرامبەر بە ئاڵای پیرۆزی کوردستان لە شاری کەرکووک لە سەرجەم ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەوە تەبعاً هەڵبەتە چۆن بێڕێزیکردن بەرامبەر ئاڵای عێراق سزای هەیە لە حکوومەتی عێراقیە بە هەمان شێوە بێڕێزیکردن بەرامبەر ئاڵای کوردستان سزای یاسایی و دەستوری هەیە لەوانەیە لەم بارودۆخەیە بۆیان لواو بێ کە ئێستاوا بزانن ئەم حاڵەتی کە دروستیان کردووە تا سەر بێ بەڵام دیارە لەسەرەوە لە کۆتاییە هەر حەق سەر ئەکەوێت هەریش باتڵیش بەدوا ئەکەوێت و ئەو ڕۆژەش دێت و دووریش نییە چونکە حاڵەتی وامان زۆر بینی لە ڕژیمەکانی پێشووی عێراقا و تاریخیان ڕۆشت و چوونە مەزبەلی تاریخەوە ئەمەش ئینشاءڵڵا بەرەواچێت داجە لەو کاتەیە ئێمە کە بارودۆخەکە یاسایی و دەستوری بوو ئاڵای کوردستان خۆی شەکاوەدارە بێ خۆیش ئەبێتە مایەی خۆشی و جژنی هەموو تاکەکان و خەڵک خۆی هەڵەسێت ئەو کەسانی کە لەوانەشە دژایەتیان کرد بێ سەرشۆڕیان بۆ بمێنێتەوە و ئەو کەسانەشی کە ئەیانوت بەداخەوە هەندێک لە نەتەوەی کوردیش ئەیانوت ئاڵای کوردستان و فریفراندۆم بۆیە مایەی ناوی قوربەسەری ملەتی کورد بەڵام ئەوانە بێ پەشیمان بن و لە قسانیان کە کورد مافی خۆیەتی باسی ئاڵا بکە مافی خۆیەتی باسی حەقی تەقریری مەسیرکە ئەوە خەڵکانێکن لەسەر حاڵەتێکی یاسایی و دەستوری و دیموکراسی و مرۆیەتی دژایەتی کوردەکەنەوە خەتای کورد نییە کە
دەبابە بێتە سەرەوە لە پێناوی کە داوای مافی خۆی کردووە. ئەمە بەمانایەوە دیکەوەش بەم پێشەکانیان کرد بەڵام بۆیان کەرکووک مامۆستا ڕێبوار. من وازانم ئێستاکە کێبڕکی هەڵبژاردن دەسی پێکا لە ئایندەیەکی نزیکە و ساح گۆڕەپانی سیاسی عێراق هەمووی ئەخوێندرێتەوە، شیعەکان پارچە پارچە بوونە و سونیەکانیش هەر پێشووتریش خاوەن ئاڵایەکی یەک ریزی نەبوونە. بەداخەوم ئێمەش حزبە کوردستانیەکانی ئێمەش بەتای پەرتەوازەی تووشیان بۆ کە هیوامان وایە ئەم پەتایە تەواو بێ ئەم ڤایرۆسیان لەسەر لا بچێت و بگەڕێنەوە سەر سفرەی ماڵی کورد و یەک ریزی وەرگرن و کێشەکانیان بەلاوەنێن کێشە سیاسەکە بە تایبەتی لە کەرکووک و لە ناوچە کوردستانەکان و ئازانم ئەوە جێژنەکە گەورەی پارتە سیاسەکانی کوردستان لە کەرکووکەکەن لە بەرژەوەندی کەرکووک و کەرکووکیەکانە بەتاکید نەخێر. ئێمە لەو کاتەیە دەنگمان زۆر بوو کە 8 کورسیمان ناورد کە لە لیستی برایەتی 26 کورسی هێنا کە هەر هەمومان لەژێر چەتری یەک لیستێکا بووین. چەند لیستەکەشمان ناوی لیستی برایەتی کەرکووک بوو کە پاکترین لیست بوو کە تورکمان و عەرەب و مەسیحیشی تیا بوو. لیستەکانی تر هەمووی بۆنی شۆڤینیەتی لێهات کە لیستێکی تایبەت بە عەرەب لیستێکی تایبەت بە تورکمان. ئێمە دووبارە بێجگە لە نەتەوەی کورد حەزیشمان لێنێتەوە ڕەسەنەکانی تورکمان و حزبە پارتە سیاسی تورکمانیەکان و عەرەبەکانیش بێن ناو لیستێکی نیشتیمانی کەرکووکی کە بتوانین پێکەوە خزمەتی کەرکووکەین و بە دەرلەوە بێ کوردستانەکان لەمڕۆ زیاتر زۆر زەڕورەکە واز بێنن لە کێشەکانیان و بێنە سەر ئەو سفرەیە و لە یەک لیستێکا خۆمان لە یەک هاوپەیمانیەکە بچین ناو گۆڕۆپانی هەڵبژاردنەوە ئازان بۆ سەرکەوتن بەدەستێنین. بێگومان من پرسیاری دیکەم لەسەرەوە بێ، بەڵام سەبارەت بە ئاڵای کوردستان ئایا ئەم بڕیارەی دادگای فیدراڵی بەمانای ئەوە دێت کە ئەو کەسانەی لە کەرکووک بە ئاشکرا سوکایەتیان بە ئاڵای کوردستان کرد دەبێ بدرێنە دادگا؟ وازانم باسی دووبارە باسی ئاڵاکات کرد کە و کەسانی کە پێچەوانەی ئەیاسایان کردبی ئێمە کەسانی کە سوکایەتیان بە ئاڵاکە کردووە. بەڵێ ئەو ئەس سوکایەتیکردنی بە ئاڵایە کە حکوومەتی عێراقی و دەستوری عێراقی پەسەندی کردوێت بە تاکید دەبێت سزای لە دوایە بێت. وەچ کەسێکی پێشێلی دەستوری یاسا بکە سزای خۆی بەرەکەوێت بە پێی یاسا و پێی دەستور وەوە کەسانیشی کەوایان کردووە بە تاکید ناتوانن لە یاسا و لە دەستور ڕاکەن چونکە یاسا و دەستور ملاحەقیان نەکات واگەنە سزای خۆیان و کۆتاییش سەربەرزی بۆ کەسانە بێ کە داکۆکی و دیفاعیان لە ئاڵای پیرۆزی کوردستان کردووە. بەڵێ مامۆستا ڕێبار سەبارەت بەو گۆڕانکاریانەی لە دوای کارەساتی 16 ئۆکتۆبرەوە لە کەرکووک ڕوویان داوە، ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایی شێرێمی کوردستان کاک مەسعود بارزانی ئەڵێت بەلای کوردەوە کەرکووک شارێکی داگیرکراوە و ئەواندان بە هیچ گۆڕانکاریەک و بڕیارێکی ئیداریدا نانێن. ئایا ئەمە بەنسبەت ئێوە و پارتە سیاسەکانی دیکەشەوە وایە کە ئەو گۆڕانکاریانەی لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە گۆڕانکاری سەپێنراون لە کەرکووک کراون هەموو بە ناقانونی و نائاسایی و ناسیاسی و نایاسایش بزانن؟ بە تاکید خاوەنی بڕیار دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی تەشریعات و دەسەڵاتی چاودێریکردن بە تەنها دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بە پێی یاسای 21 2010 هەموارکراو بە پێی یاسای هەفتاوێکی برێمەریش. ئێمە هەڵبەتە بەداخەوە تاکو میستاکە لە بینی ئەو دوو یاسایە استقرارمان نەکردەوە یەکێکە لە نەکبەتەکانی شاری کەرکووک کە تاسەیەک لا نەکراتەوە، بەڵام هەردوو یاساکە تاکی لەسەرەوەکەنەوە شۆنی باڵەدەست کە بتوانێت ئەم یاسا دەرکات و تەشریعات دەرکات بە تەنها ئەنجومەنی پارێزگای کەرکووکە. لەبەر ئەوەی دوای 16 ئۆکتۆبرەوە ئەو ئەنجومەنە تووشی کێشە هاتووە چونکە شارەکەی بەبێ ئیزنی ئەنجومەن و بەبێ ئیزنی پارێزگارەکەی جێی شاتۆتە سەرەوە کە ئەمەنا دەستوریە بە پێی پێچەوانەی مادەی نوێی دەستوریە کە نابێ جێش بەکاربێنێ بۆ چارەسەرکردنی کێشە سیاسەکان. هەر بڕیارێکیش دوای 16 ئۆکتۆبر درابێت هەر هەمووی نایاسایی و نادەستوریە بێ هەمووشی هەڵوە بشێ ئەوڵەشێنرێتەوە. جاوامێن تۆ سەر ئەو بارودۆخەی کە ئێستاکە ئێمە نووسراوی فەرمیمان کردووە کە بۆ دکتۆر عەبادی سەرۆک وەزیران و بۆ سەلیم جبوری سەرۆکی پەرلەمان و جەنابی دکتۆر فواد ماسووم سەرۆکی کۆمار و هەموو جێگرەکانیشیان کە داوامان لێیان کردو هەر هەمویان چاودێری ئەو نووسراوەمان بکەن و بە زووترین کات ئەسکەرتاریەت لە شاری کەرکووک نێلن و مەزاهری ئەسکەرتاریەت نێرن بۆی بارودۆخەکە یاسایی و دەستوری بێ بۆی بتوانین خزمەتێکی زۆری خەڵکی کەرکووک بکەین کە بەداخەوە ئێستاکە هەموو نەتەوەکان هەموو پێکاتەکانتیای دڵگرانن و بەڕاستی دوای 16 ئۆکتۆبر بارودۆخی کەرکووک نە لە ڕووی یاساوە استقرارە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی خزمەت گوزاریەوە کە ئەو ئامانجەشی کەویستی عەبادی بیپێکێت کە ناوی نابوو فەرزی قانون و فەرزی ئەمن
نە ئێستا قانون تیا فەرزە نە ئەم نیشتیای فەرزە بەڵکم بە پێچەوانەوە پێش 16 ئۆکتۆبەر هەم قانون سەروەر بوو هەم یاسا سەروەر بوو هەم بارودۆخی ئاسایشیش جێگیر بوو تا ڕادەیەکی زۆر باش ئەگەر مقارنەی بکەین بە چواردە محافەزەکەی خواردەوەی عێراق. باشە هەر سەبارەت بە گۆڕانکاریەکان ئەو پارێزگارەی کە بە وەکالەت بۆ کەرکووک دانراوە هەوڵی ئەوەی داوە بە شێوەیەک لە شێوەکان خستوێتە بواری جێبەجێکردنیشەوە کە بەڕێژەی لە سەدا 32-33 پۆستەکان لە نێوان پێکهاتەکانی کەرکووک دابەش بکرێن ئەوە شێمێنێتەوە بۆ کەمینەکان. ئایا ئەمەش لە ئێستادا هێندەی ئێوە ئاگادار بن و چاودێریتان کرد دەبێت جێبەجێ کراوە ئەی ئەگەر جێبەجێ بکرێت مەترسی چی ئەبێت؟ جارێ ئەوەڵەن ئەو یاسایەیە کە ئێستاکە پێی هەڵەسن بەداخەوە کە بدعەیەکی زۆر خراپ بوو لە ساڵانی 2008 کە ئێمە قوربانیماندا لەو کاتە 24 قارەمانی شاری کەرکووک شەهید کران کە مادەی 24 بوو دوایەوە بۆیە مادەی 23 ئەو مادەی 23 کە دوو فەقەڕەی تیا بوو بەڕێز مامۆستا محەممەد کەماڵ توانی لە محکەمە کاتی خۆی محکەمەی ئیتیحادیش ئەو دوو خاڵە ڕەت کاتەوە کە یەکێک لەوانە 32% بوو ئەی دەبەدا کە ئەوان داوایان کردو پارتی ناو ئەنجومەن کە تورکمانن بەری تورکمانێکی تریش عربی بوون داوای ئەویان کردبوو لە مادەی 23 هەبوو لە فەقەرە ئەلیف و فەقەرە بای بەڵام ئەوە هەڵوەشاندراوە یعنی واتە ئەوە بەپێی محکەمەی ئیتیحادی نابێتەوە جێبەجێ بکردێت یعنی ئێستاکە ئەوەی کە عەبادی دکتۆر توران موفتی این کردووە کە ڕاوێژکاری سەرۆک وەزیرانە یاخود سکرتێرێتی بۆ لژنەی هەمانگی باڵای بینی پارێزگاکان ئەو هاتوتە ناو شاری کەرکووکەوە بەبێ پرسی کورد خۆیان و عەرەب و تورکمانی کۆ کردوتەوە و ئەوێت ئەو مدیرانەیە کاتە 32% کەمە پێچەوانەی قەراری محکەمەی ئیتیحادیە ئێستاکە هەموو خەڵکی شاری کەرکووک ئەتوانێت سکاڵات دژی ئەو بڕیاری عەبادی دووبارە تۆمار بکات چونکە محکەمەی ئیتیحادی کاتی خۆی بە قەراری محکەمەکە ڕەت کراوەتەوە بۆیان نییە جارێکی تر دەست پێ بکەنەوە بە 32% ئەبێ بەپێی دەستور خەڵکی کەرکووک مافی خۆیان بێ بەپێی ڕێژەی نیشتەجێبوونیان مافی خۆیان نەبێ لە تاعینکردن و دامەزراندن. بەڵێ باشە مامۆستا ڕێبوار هەوڵێکی دیکە شەیە بۆ ئەوەی ئیدارەی کەرکووک گرێ بدرێت بە بەغداوە و لە بەغداوە کارەکانی جێبەجێ بکرێت و هەروەها عەرەبی سوننە و تورکمانەکان ویستویانە کە دەسەڵاتەکانی ئەنجومەنی بڵین پارێزگای کەرکووک ڕادستی پەرلەمانی عێراق بکەن تەنانەت ئیمزای پێویستیشی بۆ کۆکراوەتەوە و چاوەڕێکرێ بخرێتە دانیشتنەوە ئایا ئەم هەوڵە سەر ئەگرێەوە پێویستە نوێنەرانی کورد لە بەغدا چی بکەن بۆی ڕێگری لەم هەوڵە بکەن؟ وەڵام هەوڵانەش وەکو هەوڵەکانی تر نەزۆکن یعنی هەوڵێکی نایاسایی و نادەستوری یعنی ئەو هەفتا پەرلەمانتاری هەمانە کە دەستخۆشیان لێکەم کە ماوەیەکی باشە جمجۆڵێکی باش و یەکریزیەکیان تێ دروست بووە کەەوە مای دڵخۆشی هەموو تاکێکی کووردە پێمان خۆشە لە بەتایبەتی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان جارێک کەرکووک بێبەش نەکرێت لە پارێزگاکانی تر هیچ تایبەتمەندیەکشی پێ نەدرێ ئەگەر ئەوان داوای هەر حاڵەتێکەکەن ئێمە هەمان حاڵەتمان ئەوێت لە دیالە و لە تکریت و لە مووسڵ و لەو شۆنانی کە کوردی تای ئەمەش داوای نفسی نینەکەین لە پەرلەمانی عێراقیش ئەگەر لە پەرلەمانی عێراق پێیان خۆشە 32% بێ بۆ هەر نەتەوەیەک ئێمە ڕازین با لە پارێزگاکانیش بیکەن بەڵام ئەگەر لە پەرلەمانی عێراق ڕازینی ئێمەش بە هیچ حاڵەتێک ڕازی نابین نە لە کەرکووک نە لە مووسڵ و نە لە دیالە و نە لە ئەو شۆنانی کە پێوترێ ناوچە کوردستانیەکانی دەروی هەرێمی کوردستان جاو هەنگاوەش کە ئەینێن ئەوە داوام ئەو داواکاری لە ڕێی کەناڵەکەتان ئاراستەی ئەسەرجەم ئەو بەڕێزاناکەم پەرلەمانتارە فراکسیۆنی کوردستانەکان کە بە هیچ حاڵەتێک نێلن ئەوە تێپەڕ بێت ئەوە خۆیان پێچەوانی دەستورەکەن چۆنە بێ پەرلەمانێک کە 13 خاڵی مەشئومی دەرکرد لە مانگی لە 27 کە بۆیە مایی قوربەسەری بەسەر هەموو تاکێکی عێراقی ئێستا بیانەوە دووبارە یاسایەک بەم جۆرە تێپەڕکەن ئەمە ئەم حاڵەتە بەس لە عێراق هەیە دەستور هەیە و ناتوانن جێبەجێ بکەن و پێشێلیشیەکەن ئەمە بەداخەوە نابێ مەجای پێ بدرێت و نابێ فراکسیۆنە کوردستانەکان ئەو هەنگاوە بێنن تێپەڕ بێت. مامۆستا ڕێبوار فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق پەیوەندیان لەگەڵ ئێوە هەیە سەبارەت بە خەم و گرفتەکان و داهاتوو چارەنووسی کەرکووک؟ وڵی ڕاستە خۆ بەداخەوە نیانە بەڵام هەنگاوەکانیان ئێمە پێمان خۆشەکە و هەنگاوانەی ئەنێن لە بەرژەوەندی خەڵکی شاری کەرکووک بێتەوانەی کە بۆ کەرکووک کە بۆ بەرژەوەندی خەڵکی شاری کەرکووکە ئێمە دەستخۆشیان لەکەین و پێشمان خۆشە بەردەوام پەیوەندی و کۆنتاکتە بێت چونکە هەندێک شت هەیە ئێمە ئەنجومەن زیاتری لێ ئەزانین لە پەرلەمانتارەکان چونکە ئێمە ناو
ناو ڕۆژانی چرکە ساتەکانی ناو شاری کردو کە زانین ئەوان ئەوەشمای نیگەرانیە کە تا ئێستا پەیوەندیان بەینی دەستیان بڵێ بڵێ هەندێکیان پەیوەندیەکەن من سوپاسیان دەکەم کە بەردەوام هەندێکیان پەیوەندیەکەن بەڵام بە حاڵەتێکی گشتی نییە وەکو حاڵەتێکی پلان ڕێژ نییە پلان ڕێژدادراو نیە بەڵام ئەو کەسە بە پێی پێویستی خۆی و حاجەتی خۆی لەوانێ تەلەفۆنێ بک پەیوەندی بک بێ و معلوماتێکی دەستکەوە. باشە مامۆستا ڕێبوار بێمەوە سەر و باسە ئێوە لە ئێستادا مەرجتان چییە بۆ ئەوەی لە کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆب بێتەوە؟ کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک من بە نووسراوی ڕسمی دامەتە سەرۆک وەزیران پێویستی بە چەند خاڵێکەیە بۆی بتوانین ئەرکەکانی خۆمان جێبەجێ بکەین. یەکەم چوار خاڵمان لە چوار خاڵ چڕمان کردوەوە. خاڵ یەکەم وتمانە مەزاهری عسکەرتاریەت لە شاری کەرکووک مێڵە نامانەوە هیچ هێزێک بمێنێتەوە بە تەنها یەک هێزێک نەبێت کە پێوتری ینی مەلەفی ئەمنی تەسلیمی سوڵتەی مەدەنی بکردێت واتە شورتە و پۆلیسی مەحەلی ئەوە خەڵکی شاری کەرکووکین ئێمە متمانەمان پێێتی غێری ئەو دەستگا ئەمنیە متمانەمان بە هیچ دام و دەستگایەکی نەحکوومەتی فیدرالیە ناوانشی کارمەتیانەدن چونکە ئێمە زانین ئەو جەیش و ئەو شورتە اتحادیە و ئەو حەشد شعبیە چکارە ساتێکیان کاتی خۆی بۆ مووسڵ دروست کرد وایان لێ کرد داعش بە 50 نەفەرەوە بتوانن شارێکی 4 ملیۆنیوی چۆڵکەن نامانێت ئەو کارە ساتە دووبارە بێتەوە. دووەم شت ئەمانەوێت ئەو خەڵکە کەشوهەوایەکی باش و گونجا و ئارام دروستکەن بۆی خەڵکە ئاوارەکان بگرێنەوە زێدی خۆیان ئێستاکە لە بارودۆخی زۆر خراپە تێپەڕ ئەبن و بەداخە وەزیری کۆچ و کۆچبەرانە تا کۆمستاکە ڕۆژانە تەقیری بتوڵاتی خۆی دەرەکە لە کەناڵەکانە و ڕۆژێک ئاماژە بۆ ئاواران ناکە لە شاری کە هەولێر و سلێمانی و دۆک بە چمە ئااناتێکە ڕۆنەڕێەوە کە شۆنێک نیەتی خۆیان تیاگەرمەوەکەن و بارودۆخێکی ناهەمواریان ئەو هەرخەمی لەوەیەتی نازحی ئەنبار و فەلوجە و تکیت و مووسڵ بگرێنەوە ئاگای لەوەیەکان لە وەزیری کەرکووک نەفەریش بێتە لە بەغدایە کە بەداخە وەزیرێکی کورد شەو لە بەغدایە نازان بۆ ناتۆتە سەرسکەوە ئەو یارمەتیانی کە باسیەکە بۆ ناگاتەوە ئاوارانە کە لە حاڵەتێکی زۆر نامرۆیی و ناتەندروستە ئەژێن ئێستاکە لە شارەکانی سلێمانی و هەولێر و دهۆک و بە ئەو خەڵکی کە ڕای کردو لە دووس خورماتۆ و لەگەڵ کەرکووکیشی لەگەڵا بێت. سێم حاڵەت دەست داوامان کردووە قەرەبووکردنەوەی زیان ئەو زیانانەی کە بەر ئەو تاکانە کەوتووە کە لە کەرکووک دەرچوونە ئەگەر شەهید بوون ئەگە بریندار بوونە. چوارەمیش ئەو مەقەڕاتی حیزبانی کەسە داگیر کراون لەلایەن هێزە عسکەرتاریەتەکانەوە بدرێتەوە حیزبەکانی خۆیان چونکە پێچەوانی دەستوودا هەموو حزبێکی کوردستانی و هەموو حزبێک ئازادە تعبیل لە ڕای خۆی بکات لە شارەکەی خۆی ناکرێت تۆ ئەی تۆقێنی بەو معنایەکی دژە حکوومەت کە نەمە تۆ محاربی حکوومەتت کردووە گیناستا ئەگەر ئاوا بین ئێمە وەک لە حاڵەتی حربی عێراق و ئێران ناژین هەمومان تاکێکی عێراقین کەسیشی باسی ئەوەی نەکردووە کە جا بۆ تۆ لە عێراق تاکۆم ئێستاکە جا ئەو چوار خاڵەمان بۆ جێبەجێ بکەن ئێمە بە ئاسایی خۆمان خەڵکی شاری کەرکووکیشین کەسیش پێی خۆش نییە لە شارەکەی خۆی دەرکرێ و ئاوارە بکرێت. بەڵێ مامۆستا ڕێبوار پەرلەمانتارێکی کورد لە پەرلەمانی عێراق ئاماژە بەوا داڵێ لە کۆبوونەوەمان لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیران سەبارەت بە نەوتی کەرکووک و ناردنی موچە بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە داوە عەبادی و توێتی بۆیە ناتوانین نەوتی کەرکووک بفرۆشین بە دەرەوە چونکە هەرێمی کوردستان پێشوەختە و نەوتەیان فرۆشتووە. ئایا پێشوەختە هەرێمی کوردستان نەوتی کەرکووکی فرۆشتووە؟ هێندەی تۆ زانیاری تەبێت؟ وەڵای منەوەی زانیارە مەبێ لە دوای هاتنی داعش هەرێمی کوردستان تاکە دەستگا بووە تاکە کەناڵ بووە کە کەرکووکی بژاندۆتەوە بە ناردنی 10 ملیۆن دلار مانگانە بەرامبەر پترۆ دۆلاری کە دەستمان کەوتەوە بەداخەوە تا 16 ئۆکتۆبەر توانیمان کەرکووک لە بکەینە باشترین پارێزگا لەسەر ئاسی 15 محافەزەکە لە بەدەر لە هەرێمی کوردستان ئەگەر مقارنە بکرێ بەو قەرزەی لەسەر حکوومەتەکەی عەبادی خۆیەتی کە بەداخەوە زیاد لە 2 تریلیۆن دیناری عێراقی لایەتی این پترۆ دۆلار هەتاکم ئێستاکە 1 دینارێکی بۆ کەرکووک نەناردووە و ئازانم لە بانقی کوێ شاردیانەتەوە کە ئەندامێکی خۆیان پەرلەمانتارێکی خۆیان لێن ڕۆژانە 900,000 بەرمیل نەوت ئەدزرێ لە شەریکەی نەوتی بەسرا و لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر لە نەوتی کەرکووک دزراوە بەرەو ئێران ئاراستە کراوە ئەوە باسی ئەوە ناکەن کە ئەو گەندەڵی لای خۆیان هەیە ئەڵیان کوتاوەتە سەر مەلەفاتێک کە کەس یەک وەثیقەیەکیان لەسەری نیە ناتوان بیسەلمێنن. ئێمە داوامان وایە کە کەسێک کە بەرامبەرەکە ئیتیامەکە عەلە لەقەڵ خۆی لاستی ئەوەیە بێ خۆی ئەو کاری ئەنجام نەداوێت.
مامۆستا ڕێبوار کۆتا پرسیارم سەبارەت بە هەڵبژاردنەکان بەم دۆخەی ئێستای کەرکووکەوە ئەنجامدانی هەڵبژاردن لە کەرکووک چ هەڵبژاردننی گشتی عێراق بێ یاخود هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان لە بەرژەوەندی کورد ئەبێت زۆر بە کورتی سوپاس دەکەم. والله خۆزگا من تەمەنامە کرد حیزب کوردستانیەکان پێکڕا مقاتعی هەموو انتخاباتیان بکردرا لە ناوچە کوردستانیەکانی و دەرەوەی هەرێمی کوردستان. ناو هەرێمی کوردستان هیچ کێشەیەک نییە باکێ بڕکێ بێت هۆچ کەس و دەنگی خۆی وەگرێ، بەڵام ناوچە کوردستانەکان دەرەوەی هەرێمی کوردستان هەڵەیەکی زۆر کوشندەیە و ئەو ڕێژە دەنگی کە لە 2014 تۆمارمان کرد 2013 من تاکی دەکەم دا ئابەزێتەوە ڕێژەیەک و خۆی نامێنێت دا هیوام وایە تا آخر لەحظە بیرکەنەوە هەموو ئەو لیستانە ڕاستە دڵسۆزن، بەڵام ڕاستە حەزەکەن ڕێژەیان دەرکەوی، بەڵام ئەتۆزێ سەبەر بکەن بۆ انتخاباتێکی تر هەمویان مقاتعە بکەن تا بارودۆخەکە ئاسایی بێتەوە کە ئاسایی بێتەوە پارتی دیموکراتی کوردستان بایکۆتی هەڵبژاردنەکانی کردووە. پێت باشە لایەنەکانی دیکەش هەمان هەنگاوی پارتی بنێن؟ ئەگە هەر هەمویان هەمان هەنگاو نەنێن و ئازان تووشی زەرێکی گەورە بین. بەڵێ مامۆستا ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سپاس بۆم دەرفەتە ماندوو نەبن هەر بژین. بەڵێ بینەرانی ئەزیز ئەم بەرنمەیە تایبەت بوو بەوەی کە ئاڵای کوردستان لە کەرکووک لەلایەن دادگایەکی فیدراڵی عێراقیەوە بڕیاری لێدرا کە فەرمیە یاساییە دەستوریە تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێک